وسلم فرمووی وارض بما قسم الله لك تكن أغنى الناس، رازی بە بەوەی خوا پێی داویت. والله عیبە ئینسان رازی نەبێ بە بەشی خوا، نەحاڵی بوون ئەزانن رازی بە بەوەی خوا بۆی داناوی و پێی داوی دەبیتە دەوڵەمەندترینی مرۆڤەکان. نەتانبین و عەزیزان خەڵکی وا هەیە پارەیەکی زۆریشی هەیە بەڵام لەبەرەوەی رازی نییە بە بەشی خوا خەریکی هەڵقەڵەتاندنی خەڵکە، خەریکی خواردنی وەرەقەی خوشکەکانێتی یا براکانی ترێتی، خەریکی ڕیبا خواردن و کۆکردنەوەیەتی، خەریکی وەرگرتنی لارولێ و حرام و قەدەغە و بندیوار و مشەخۆریە. ئینسان ئەگەر هاتوو بەڕاستی رازی بێ بە بەشی خوای پەروەردگار ئەوە بۆ دنیا و پارە درۆ ناکە، فێڵ ناکە، خەڵک ناخەڵەتێنێ، عادی بە ئەسڵی نافرۆشرێت، گلەی لە بازاڕەکان ناکرێت. خەڵکێک ئەگەر هاتوو رازی بوو بە بەشی خوای پەروەردگار ئەوە بەڕاستی دڵی دەوڵەمەندە، وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ليس الغنى عن كثرة العرض، دەوڵەمەندی بە زۆری سیارە و پارە و خان و ماڵ و کەسابەت نییە. ئەی بە چییە؟ فەرمووی بە دەوڵەمەندی دڵە، بە دەوڵەمەندی نەفسە. خەڵکی وا هەیە 4-5 سیارێکی ڕەنگە هەبێ، 4-5 کەسابەتیشی هەبێ، بەڵام لە فەقیرێک لە کرێکارێک زیاتر هەڵپەی دێ، داڵ بۆ داڵ خەریکی ئیش ئەبێ. ئەوە دەوڵەمەندە عەزیزەکان، یان ئەوەی کرێکارێکە و هەموو دەرامەتێکی بریتێ لەوەی کە ئەو ڕۆژە چوو بۆ ئیش. ئێخوا هەرگیان هەر وەک یەک ئەچن بۆ ئیش، ئێخوا هەرگیان وەکو یەک بە پێوەیەن. بۆیە بەڕاستی عەزیزانم ئەوە خەڵکی کەوا هەوڵەدا لە هەر کوێ بێت پارەی دەستکەوێ رازی نەبوونە بە بەشی خوای پەروەردگار. خەڵکی وایە 20 کەسابەت ئەنجام ئەی بێڵ با دوو فەقیرش خەریکی کەسابەت بێت، بەیانی بچێت لەسەر ئەو جادە عەربانەیەک دان و لە فەیەک بفرۆشە بێتە شەریکی کەسێک و ئەویش لە بەرامبەر تۆ دایە نا، خۆی پێی ناکرێت لەبەرەوەی مەشغەڵەتی هەیە، بەڵام عەربانەیەک بۆ یەکی ئەسێنێ و داینە لە بەرامبەرت. رازی بە بەشی خوای پەروەردگار، ئەگەر نا دوایی بەخوا جێی دێڵیت، بەخوا ناتوانی خەیری لێ بکەی ئەگەر رازی نەبیت. تۆ هەر زیادی بکەی هەوڵی زیادبوون بدەی ناتوانانی دەست بۆی بۆ گیرفانت ببەخشیتەوە، چونکە کەم دەکات لە پێش چاوت. وێ بەڕاستی وەسیەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە جێی خۆیەتی.